لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ هاوکاریکردنی خەڵکی کۆبانێ 30 تەن دەرمان کە لە 100 جۆری دەرمان پێک دەهات بۆ ڕۆژئاوای کوردستان نێردران. ئەو دەرمانانە بۆ پڕکردنەوەی بەشێک لە پێویستی خەڵکی کۆبانێن. دوای ئەوەی نەخۆشخانەی مشتەنور لە شەڕی ئەم دوایەی نێوان شەڕڤانان و چەکدارانی داعش تەقێنرایەوە. سێرجیکەڵ کیتی دەدا سێرجیکەڵ کیتە ینی بڵین پاکیجێکی دەرمانە بۆ مەسەن بۆ 1000 نەشتەرگەری دەبێت بۆ 10,000 نەشتەرگەری دەبێت هەموو ئەو دەرمان و کەلو پەل و پێداویستی پێویستیان پێکە بۆ نەشتەرگەری دەبێت بە پێی ئیمکانی ژارمەتی ئەوانە دەیت مەسەن زۆر شت هەیە ئێمە زیامان هەیە لەوانەیە مەسەن لەوانەیە مەسەنمە لە کیسی خوێنە زیامان هەبێ و مەسەن فترەی تەواوبوونەکەشی مەسەن 4-5 مانگێکی مابێ بۆچی خەسار بێت توانین لەوێ ئیسفادەی لێ بکەین و هەر وڵاتی خۆمان و نەتەوەی خۆمانە. ناردنی ئەو دەرمانانە لە باشووری کوردستانەوە بۆ ڕۆژئاوای کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە کاتێکدایە کە زۆر جار خەڵک گلەی لەکەمی دەرمان و بەرزی نرخەکەی دەکەن لە باشووری کوردستان. بەڵام وەک بەرپرسانی باشووری کوردستان دەڵێن ڕۆژئاوای کوردستان بە دۆخێکی تایبەت تێپەڕ دەبێت و دەبێت لە گشت بوارەکاندا بەپێی توانە هاوکاریان بکرێت. پێمان باشەمە بوەکو سەرەتایەک کە وەجبەی ترش بە دوای خۆی ببینە جێگەی سپاسی هەرچەندێ یەک حەب دەرمان بیشە ینی لە ڕووی معنەوی لە ڕووی پێویستی پێ هەیە ئێمە ئێستا لە حاڵەتی شۆڕەشن لە حاڵەتی شەرن بینیمان لە کۆبانی پێش چەند ڕۆژێک ئەو کۆمەڵکوژەی کە ڕوویدا لەسەر دەستی داعش و دژمنانی کورد و دژمنانی ئینسانیەت بەعام لە سەرتاسەری ڕۆژئاوا شۆڕەش جەنگ لە دژی داعش و تێروستان بێشک پێویستیمان پێ لە کاتی خۆی ئەم یارمەتیە. وەزارەتی تەندروستی جگە لە ناردنی ئەو هاوکاریانە بە نووسراوی فەرمیش سەرجەم بەڕۆبەرایەتەکانی خۆی ئاگادار کردوتەوە بۆ ئەوەی هەر پزیشکێک ئارەزووی هەبێت بۆ هاوکاریکردن بچێتە کۆبانێ ڕێگەی پێدەدەن و کار ئاسانی بۆ دەکەن. ئەرکی گواستنەوەی دەرمانەکان تا دەگەنە خاڵی سنووری فێشخابوور لە ئەستۆی وەزارەتی تەندروستیە. لەوێشەوە دەرمانەکان ڕادستی بەڕێوەبەرایەتی خۆسەری کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان دەکرێن بۆ ئەوەی بگەێنرێنە کۆبانێ. ئەو پەندە کوردیەی کە دەگوترێت برا لە پشت برا بێت مەگەر قەزا لە لای خوددا بێت پێدەچێت ئەو پەندە ئێستا زیاتر لەگەڵ کورد بگونجێت جگە لە هاوکاری سەربازی کە چەند مانگێک لەمەوبەر پێشمەرگە لە کۆبانێ مایەوە. ئێستا نادنی داو دەرمانیش هەنگاوێکی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ هاوکاریکردنی پارچێکی دیکەی کوردستان. فەرهاد دۆڵەمەری ڕوودا و هەولێر.